ئێوە حتمما ئیرادتان هەیە بۆ زۆر شت و هیوادارم کە ئەو میدیایە ئەو سنتەرە ببێتە شوێنێک کە بەڕاستی گەر لە حەق نەگوزارین هەرچەند پەیوەندی بە باسەکەمانەوە نیە بەڵام بە هەربی کەم باشە وەکو گلەیەک میدیای باشوور بەڕاستی کارەساتی دەکا کارەسات یعنی ئەوەی کە بە تایبەت ئەو چماوەیە کە لەسەر چەند تەلەڤیزیۆنێکی زۆر بێ مستەوای بێ قیمەتی دەوڵەمەند ئەوەی کە ئەوانە دەیکەن بەڕاستی ئابروچوونێکە بۆ میدیای کوردی ئابروچوونێکە بۆ هەموو ڕۆشنبیر و ڕۆژنامەنووسی باشووری کوردستان ئەمن وای دەبینم کە ئەوانە بە ئانقەست بە ئەجێندای دەوڵەتانی داگیرکرد بە ئەجێندای دەوڵەتانی بێگانە ئاوا دەیانەوێت سوکماکەن دەنا ئەوە ئاوا سوکرێت پێش هەموو شتێک پێم خۆشە ئێمە ئانالایزێ بکەین لێکۆڵینەوەی بکەین لەسەر جیاوازی نێوان ئەکتەر و ڕۆژنامەنووس ئەوانە زۆرتر ئەکت دەکەن زۆرتر نمایش دەکەن زۆرتر گوێشی نادنی هەر ئەوەندا ئەو لەحزەیە ئەو خەبەرە درۆیە فەیکە گوێ ناداتێ بەڵام ئەو پێی حماسی پێ هەستێ و یا ئینجا وا دەکەین و ئینجا ئەوە ئەمە بەڕاستی زۆر 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 تەوهینە بە هەموو ڕێبوارانی ڕابردووی کاری ڕۆژنامەنووسی کاری مێژوونووسی و بەعام بە ڕۆشنبیری کورد ئێستا ئەگە چاو لێ بکەیت جارێ بە کەیفی خۆیان دەست لە زمانەکە وەردەدەن کە و بۆیان نییە دەست لە زمانی کوردی بدەن بۆیان نییە وشەدا تاشن بۆیان نییە کە ئاوا زمانی کوردی سووکەن بەڵامەتی بڵم چی کاک مامۆستاجان ئێمە نە حکوومەتمان هەیە نە وەزارەتی چیوامان هەیە کە بێ بچێت قوڕقڕۆچکایان بگرێ بڵە کاکەتو بۆە دەکەی ئەو زمانە فەقیرە بووە سوچی دەکەی ئەو جارەکانە ئەتۆ کچۆڵەیەکی لەسەر حرمەتم هەیە بۆ هەموو کچەکان بەڵام حرمەت جیاوازە لەگەڵ کاری پرۆفیشۆناڵی ئەتۆ کچۆڵەیەک دەگری لەسەر جادەیە نە ئیعدادی تاوا کردووە نە شەشی ئیبتدایی تاوا کردووە مایکێکی دەدێ دەستی و دەڕوا بە کەیف خۆی بەبێ بە عەقڵی خۆی بەر لایف بەرنامە تۆمار دەکا ئەمە زۆر عیبە ئەو ڕۆژانە بەرنمەیەکم دیت کچێک کچۆڵەیەکی ئاوا پێشی بە کابرایەکی پیری گرپو لە دەوروبەری ڕانیە و خەڵازێ لای کابرا فەقیرە نەیزانی بڵە چی هەر لەوێ لە بەر کامێراکەی دەری دەکەی هەر نابێت دەری ناکەی قسەی وا سەیر و عەجایبی لە دەپرسی کەسن پرسیار نییە تو بە تۆ چی کابرا چۆنی ژن هێناوە کابرا چۆنی ئەوە کردنی بەعضەش پرسیاراتێک دەکەن کە ئەسڵەن بۆنیان لە پرۆفیشۆناڵی نەبوو هەر بەسەر ئەو وەزعی کە هاتووتە پێشێ مامۆستاجان ئەمە زۆر کەم دەرکەوتوم بەڕاستی و ئەویش لەبەر ئەوەی کە تەحلیلگەر زۆر بۆ زۆر هەموو کەس تەحلیل دەکا هەموو کەس بەبێەوەی کە بزانێ دەڵێت چی بەبێەوەی کە ئەمە دادنیشن لە سەعات حوتی ئێوارەوە تا سەعات 1 و 2 شەوێ 4-5 کەسان دێنێ هەر دەیڵێن و دەیڵێن و دەیڵێنەوە بەبێەوەی کە بچووکترین زانیاریان هەبێت مامۆستاجان ئێمە سەردەمێکی شەڕی ساردمان بەجێهێشت ساڵی حەفتاکان و شەستەکان و پەنجاکانیش دوو بەرەی لە دنیای هەبوو شەڕی ساردیان پێدەکوت بەرەی سۆڤێت هەبوو بەرەی غەرب هەبوو و ئەوانە هەر یەکەی ئەجندای خۆیان هەبوو ئەجنداکانی بۆ ئێمەی ڕۆژنامەنووسوانە وازح بوو دەمانزانی سۆڤێت چ دەکات لە ڤێتنام ئەمریکا چ دەکات لە ڤێتنام سۆڤێت چۆن بەرپرسی دەداتەوە سین لەو بینێدا چین لەو بینێدا چ دەکا و چ ناکا ڕۆڵی چێ ئاسان بوو بۆ کەسێک کە متالعەی کردایە بۆ کەسێک کە لێکۆڵینەوەی لەسەر سیاسەتەکانی شەرق و غەرب چین و زانی بە هێرەوەندە معلوماتێکی عمومی زانی بە ئەوڕۆ لە ئەمریکایە چ دەسەڵاتێک لەسەرکارە چه حیزبێک لەسەرکارە لە چین چکارەیە لە چین لە سۆڤێت کام سەرۆک کۆمار ڕئیسی حیزبی کۆمونیست بیر و باوەڕی چۆنە ئاسان بوو دەهات دادنیشت و تەحلیل دەکرد و زۆر جارانیش تەحلیلەکە ڕاست دەهات ئەم دەورەیە ئەو دەور و زەمانە گۆڕاوە دەور و زەمانێکە کە ئەتۆ دەبێ بە زانیاری نەک بە زانست ڕاستە قەدیم زانست کارێکی زۆر گەورەی دەکرد بۆ ئەوەی کە بەرچاوی من ڕۆشن بێ کە بتوانم بەرچاوی مخاتبی خۆم بینەر و جۆبگری خۆم بەرچاویوان ڕوونکەمەوە ئەمڕۆکانە من ناتوانم بەرچاویوان ڕوونکەمەوە بۆ دەلیلەکەی زۆر سادەیە ئەویش دەبێت ئەوەیە کە من
هیچ زانستێکم پێ زانیارێکم پێ نیە زانستم پێیە متالعی دەکەم جارێ ئەو هۆشی زیرەنگە هەموو کارێکم بۆ دەکات بەڵام ئایا ئەوە کافیە نا ئەو کافی نییە دەبێ من بگەمە ئەو سەرچاوە گرنگانەی زانیاری ئەگەر زانیاریم هەبوو لە لۆبێکی لە شوێنێکی لە ڕێکخراوەیەکی ئیستیخباراتی لە ڕێکخراوەیەکی مخابراتی بەڵێ دەتوانم بم بەرامبەر کامراکەی تۆ دانیشتبوو چوار قسە بکەم کە قسەکان قاچیان لە عەرز بێت بەڵام ئەم بێم بە هیچ چوو خۆڕایی هیچم پێ نییە 4 سەعات 5 سەعات بە ئینجا و منجا و ئەو جۆرە شتانەی کە ئاکتەر ئاکت دەکەن ئاکت یعنی ئەوانە زۆرتر ئاکتریستن تاکوونی ڕۆژنامەنووس ئەمن بێم دا 4 سەعات قسە بکەمەر بیڵێم و بیڵم ئەوتا لەسەر هیچ سەرچاوەیەک ناڵێن هیچ دەڵێت ترامپ وای کرد ئەخە بە چ سەرچاوەیە وای کرد فڕۆکەکە لە فڵان جێگای کەوت کوان بەچ بەڵگە ئەنی ئەوانیان تێدانێ بەڕاستی کە من هیوادارم ئێستا زۆر کەس لە ئیعلام شتیاش پێم دەڵێ ئەگەر چوونەوە ئێوە وامەکەن بە دڵنیایی یەکێک لە کارەکانی کە ئەمن ئەڵبەتە نازانم چەند دەچینەوە ناچینەوە چ دەکەین هەمووی خەیاڵە دا بۆیە لەسەر خەیاڵ قسە ناکەم بەڵام ئەگەر من دەسەڵاتم هەبێگە من دەسەڵاتم هەبێت کە ناشم بێت بە الحەمدولیلا نام بێت ئەگەر دەسەڵاتم هەبێ حەول دەدەم ئەو کارانەی ئەو کاشتانەی کە لە باشوور کراوە نەهێڵم لە ڕۆژهەڵات بکرێ بەڵام ئەوە لە دەسەڵاتی مندانێ ئەمن فقط دەتوانم ئارەزوویەک بکەم وەکو پێشمەرگەیەکی کۆن وەکو کەسێکی کە 47 ساڵە وڵاتی خۆم نەدیوە 47 ساڵە ئەمن بێبەریم لە نیشتیمانی خۆم دایکم بابم خاڵم مامم خوشکم برام هەمووی مردوون و ئەمە لەوێ نەبووم یعنی ئارەزوم ئەوە بوو ئارەزومە بووە من جارێک لە جاران ئەو ڕیزە کوژراوانە یا نەمانە یا مەرحومانەی ئایلەکەم لە بن تابوتیەکیان بایم لا ئەقل تا سەر قەبرانم بەڕێ کردبیان بەڵام بەداخەوە ئەمن یەک دانەشم نەبووم یەک دانەشان یعنی تو لە ساڵی 79 کەسێکی وەک من کەوتم زۆر گەنج بووم 22 ساڵ وشتیوە ینی ئەمە عمرێکە تا ئێستا 47 ساڵی بەسەر چۆت 47 ساڵ ئەم 47 ساڵە ئەمن سێ چوار نەوە پێگەیوە یعنی ئەگەر ئەمن مەسەرەن کاکم نەماوە مناڵەکەشین ئەوە خەریکە نامێت دوو سێ سناریۆ هەیە کە باسی دەکەن ئەویش سناریۆی باشوورە کە من هیوادارم ئارەزوومە تێکرار نەبێتەوە خەی ناکە باشوور کەیانێکی بۆ خۆی جێبەجێ کرد و کەیانێکرا کەیانەکەش بەڕاستی حقیقەتێکە باخۆمە لەمە تێدا بووین ڕەنگە ئەو جیلەی ئێستا تێدا نەبوو بێت بەڵام ئێمە دەزانین ئەو کەیانە چۆن دروست بوو ئەو کەیانە کەرێتی سەددام دروستی کرد ئەو کەیانە ئەگەر سەددام ئەو کەرێتەی نەکردبایە و کوێتی داگیر نەکردبایە و سەرۆک کۆمارێکی وەکو بوش لە ئەمریکا دەسەڵاتی نەبایەکە ئەینی کاوبۆی دەکرد و ئەینی ئەوەی دەکرد شەڕەت فەنجی دەکرد ڕەنگە ئەوە بۆ مەجێبەجێ نەبایە یەک شت لە ڕاپەڕین بۆ من گەورەترە یەک شت کە ئەو باشوورەی ئاوا لێ کرد کۆمەڵانی خەڵکی کوردستانە ئەمە پێت دەڵم نە ئەنفال نە شەڕی پێشمەرگایەتی هیچ شتێک باشووری ئاوا لێ نەکرد کۆڕەو نەبێت کۆڕە و هەموو کردمان کۆڕە میلەتی فەقیر و هەژار کردی من ئێستاش ئەو وێنانەم لەبەر چاوە کە عەزیزەکەی دەمرد نەیدەتوانی ئاورداتەوە هەڵیگرێت لەبەر سەرمایە و لەبەر قڕ و لەبەر چڵپا و لەو شاخەوانەی لەو شۆستانانەی نێوانی ئێرە و باکوور لە نێوانی ئێرە و ڕۆژهەڵات ینی قەتم لەبیر ناچێ قەت برادێکم هاتەوە نردبوومانەوە بە کۆمەڵک برادرەوە پارەمان کۆ کردەوە هاتبووە سەر سنووری تورکیا بە تورکیادا هاتەوە دەگریا لە کۆڕێکی گەورەمان بۆ کردبوو یەکێک لە سەرۆک حیزبەکانی سوێدێژ لەوێ بوو گریا زۆر پیسگریا کوتی کاکە ئەوەی کە من دیتم کوردی ئێرانی بە خاکە ناو دەڵم پێمەڕە کوتی پێمەڕە نەبوو خۆڵەکەی بەسەرداکا بەسەر مردۆکەی خۆیدا بیشارێتەوە یعنی ئەم سەحنانە ئەو بوو کە تەنانەت تورکوت ئزەلی هێنایە سەرخەت تەنانەت
میترانی هێنا تەنانەت سەرۆک دەوڵەتە گەورەکانی هەناگە کە فلایزونێک دروستکەن ئەو فلایزونە بوو بە ئەوە هەوێنی ئەوەیە دەنا پێشمەرگایەتی وەڵە قارەمانی زۆر تێدا بوو بەڵام ئێمەش پێشمەرگایەتیمان کردووە پێشمەرگایەتی نابێتە هەوێنیەوەی کە ئەمن هەرێمێک بۆ خۆم دروستکەم پێشمەرگایەتی نابێتە هەوێنیەوەی کە من دەوڵەتێک بۆ خۆم دروستکەم فدرالێک بۆ خۆم دروستکەم بەڵێ ڕۆژهەڵات بەقەدر باشوور فیداکاری کردووە پێشمەرگەی هەیە بۆ چەند حیزب کاریان کردووە هەمووی کاری چاک و خراپیان کردووە بەڵام ئەوەی کە دەو ئاخرێدا ئەمە ئینتزارم هەبوو کە بڕۆن وە قەزیە دروستکەن انتظارم لە پەژاکی بوو لە دموکراتی بوو لە کۆمەڵی بوو ئەلەو سێ حیزبی کە بچن دنیاش خرابێت سفرە لە خۆڕە ئامادە نابێت سفرە دەبێت زەحمەتی بۆ بکێشی هەستی لێینێ داینێ ئاوا نابێت ئەو زەمە لە قەدیمەوە دەڵێن داری ئازادی بەخێن نەبێ ئاو نادرێ ئەی باشە ئەتۆ دەتەوێت لە کۆیە و لە زەرجۆز دانیشی هیچ نەگۆڕدرێت هیچ لێ تێک نەچێت هیچ لێ تێک نەچێت و بگەی بە هەموو شتێکش نابێت تۆ بزانە کۆڕە و ئەخە پێم خۆش بووکە بەڕاستی دۆکمنتارێکی باش لەسەر کۆڕە دروست بێت تا ئێستا بێداخەوە ئەو دۆکمنتارێکە ئەمن دەمەوێ چونکە بۆ ماتریالمان نییە ماتریال نەبوو ئەو دەمی ئارشیڤێکی وانە بوو فیلمێکی واژ نەبوو ئێستا هەموو کەسێک لە ماڵە خۆیدا فیلم بەردارە ئارشیوی هەیەی هەیە لەبەر بخۆی ئەو دنیای سۆشیال و بێت سۆشیال میدیا و بەهۆی ئەو مۆبایلانەوە کە هەمویان زیرەنگن و سەدان کامێرای قورسی قەدیمی بە قوربان بێت ئەمە حەق وابوو ئەوان بڕۆن بەرەو پیری قەزیەیەک بەوان ئەمریکا ناهێڵێ قسەیە ئەمریکا هیچ ناهێڵێ ئەمریکا لی گەڕێ نایڵێت تۆ ببژۆڵی خۆم یەکێک دادنیم و ئەوە بەسەدا دەستە پێێنم بۆ خۆ معلومە من لە مێژە و تەجروبەیەمان هەیە ئەی باشە یەکێتی ناهێڵێ بۆ ناهێڵێ یەکێتی بەرژەوەندی هەیە لەگەڵ ئێرانێ بەڵام جوابی نادەمەوە بە قسەی ناکەم دەچم دەیکەمە ئەمری واقعە پارتی ناهێڵێ پارتی دیارە یەکدانە استراتیژ و یەکدانە هاوپەیمانی دێرینەی هەیە لەگەڵ میتی تورکیا لەگەڵ سپای پاسداران لەگەڵ ئیتلاعات دەی باشە چ لێ دەکات بابێت 4 کەس لێ بگرێ لە زیندانێکە بابێت 4 کەس لێ بکوژێ لەسەر سنوورانە دنیا تۆ قەزیەکەت ئامادە کردووە دنیا دەنگ دەداتەوە ئەم پێم وابێ ئەمریکا بۆ خۆی چاوەڕێ ئەوە بوو ترامپ کە ئێمە قەزیەک بخۆڵقێنین بەداخەوە نەماخۆڵقات ئەگەر ئێمە توانی بامان لە بیدایەتی سەری مانگەکەی پێشۆوەکە ئەو شەڕە دەستی پێکرد ئێمە توانی بامان شارۆچکەیەک بگرین گوندێک بگرین جێگایەک ئازاد بکەین ناوچەیەک ئازاد بکەین لەسەر ئەو ئالان و لە سەربانە و لە مەریوان و لە شاهۆ و لە قەسری شیرنەوانە ئەمە پێم وابێت دنیا جۆرەی دیکەی چاو لە قەزیەکەمان دەکرد دنیا جۆرەی دیکەی چاو لە شەڕی ئەمریکا و ئێرانیش دەکرد و خودی ئێرانی جۆرەی دیکەی خۆکۆ دەکردەوە و ئەو ئۆپۆزیسیۆنەی ئێرانش کە ئەو ڕۆکانە لە جمهوری ئیسلامی پیسترن کاکە تۆ نازانی چۆن ئەو کابرا چەپە کابرا مارکسیە کۆمونیستە بەڵام بڕۆ لە کۆبوونەوەکاندا چیان لێ بکە بزانە چەند بە کورد ناڕەحەتن هەمویان بە کورد ئاوسن چەپ و ڕاست یعنی ئیمکانی نییە تۆ تەحملی ئەو قسانە بکەی کە مارکسیستێکی فارس کۆمونیستێکی ئازەری دەیکا لە کۆبوونەواندا ئەتۆ کەوابێت ئێمە حسابی خۆمان دەبێت ببینین دەبێت ئاگامان لە خۆمان بێ کە ئێمە چەیە لە چی یارێکی پیس و قێزەون داین بۆیە لە ئێستاوە دەبێت ئێمە کارێک بکەین هاوپەیمانی گەورە بۆ خۆمان بدۆزینەوە کارێک بکەین کە سپەینە بەیانی دوو بەیانی پشتمان چۆل نەبێت و ئەوەش بەوە دەکرێت کە تۆ بتوانانی لە دنیاوێکی فراوانی سیاسەتی نێونەتەوەیی سیاسەتێکی کە بزەیی نییە هیچ تەحت تەڕەحومێکی نییە بتوانی یاری خۆت بکەیت لە ئێستاوە بتوانی جووت شەشی خۆت مستەوگەرکەی بۆیە من پێم وابێکە لە هەڵەمان کردو لە مانگی ڕابردوودا ئەوەی کە بێدەنگین و بووینە گاڵتەجاری خەڵکی باشووریش بەڕاستی ئەرێ کاکەوە دەست لە فاسۆلای هەڵناگرن ئەمە عیبە زۆر عیبە ئەم لێرەمە پشت و پەنای خۆم داناوە لێرە برا من بەڵام تۆ ئەوەی کە تۆ بە ئاشکرا ڕۆشنبیری نوخبەی هەرچێکی هەی کە ئینتزارم لێت نییە
دێ لەسەر مەقالە دەنووسی وتار دەنووسی وتوێژ دەکەی بە ئاشکرا زولفەقاری تارانێ و سپای پاسدارانی ئێرانی ئاوا عەتفی لێ بۆ جمهوری ئیسلامی ئەتۆ هەتە کاکە بۆ ئەیب ناکەن ئێوە پشت براکانتان دەکەن لە ڕۆژهەڵات ئەیب ناکەن ئەتۆ چۆن دەتوانی منێک لە بەرامبەرم ڕاوەستی لە فێج بکەم بنووسی ئێوە شەرجاشن بۆی کە جمهوری ئیسلامی پێخۆشە یعنی ئەمە کارە ساتێکە کە قەت چاوەڕێم نەدەکرد برایانم لە باشووری کوردستان ئاوا بێت تەفاوت بنسبەت ئەو شۆڕشە گەورەی کە من 47 ساڵە چاوەڕێم 47 ساڵ کاکە بەزار خۆشە مامۆستاجان بەزار خۆشە تۆ 47 ساڵ دایکت نەبێ بابت نەبێ پورت نەبێ مامت نەبێ خوشکت نەبێ برات نەبێ هەموویان نەماون 47 ساڵ بۆ عمر چەندە عمر 47 47 شتێک وەنیە بەڵام ئەتۆ لێرەدا بێوەفایی دەکەن بەڕاستی کەم لوتفی دەکەن جەماعەتێکی زۆر لە باشوور بە تایبەت جەماعەتێک کە خۆیان بە نوخبە دەزانن ئەندام پارلەمانن خۆیان بە سەرکردەی حیزبەکانی باشوور دەزانن زۆر بێوەفان خەیدە ناکە ئەتۆ داتوانی بێنی بە ئاشکرا ئەمن تیارکەی و سواری مێک زەمینی بکەی بمبەرەوە بۆ شۆستانەکانی بانە و سەردەشتێ بەڵام بێدەنگ بە تۆزێک بێدەنگ بە دیفاع لە جمهوری ئیسلامی مەکە تۆ دیفاع لە جمهوری لە پێش چاوی من کە بریندارم لە تەواوی ئازای لەشم خوێن دەچۆڕێ غەزەب دەچۆڕێ ئەتۆ هاتووی لە پێش چاوی من پێت ناخۆشە جمهوری ئیسلامی بڕوخێ منیش پێم خۆشە بە دڵ و بە گیان ئەو ڕۆکانە جمهوری ئیسلامی بڕوخێ نەک تەنیا بڕوخێ هەموو سەرانی جمهوری ئیسلامی ئەوەی بەسەر بێ کە خامنەی بەسەریان ئەوەی بەسەر بێ کە سەرانی سپای پاسداران بەسەریان هەمومان پێکەوە بەرەو پیری شۆڕشێکی مەدەنی شۆڕشێکی بێپایانی کۆمەڵانی خەڵکی شارەکانی ڕۆژهەڵات بچین و هەر وەکۆی کە چۆن دوێنێ و پێرە لە ڕۆژاوا دیتمان و ئەمن هیواداریشم لەگەڵ ئەوەی کە تەجروبەی ڕۆژاوا تەجروبەیەکی جوانە بتوانین لە گەندەڵی دووربینەوە بەس ئەمن ئەوەندەم ئارەزوویەکە ڕۆژهەڵات تووشی ئەو سەرەتانە ئەو وایرسە پیسە نەبێ کە پێی دەڵێن گەندەڵی کە لێرە ئەمە هەمومان دەزانین کە ئەوەی کە باشووری ئاوا داوەشان گەندەڵی سەرانی حیزبەکان بووە و گەندەڵی سەرانی حیزبەکان وای لێ هات کە کەس شەرمی لێ ناکە شۆڕ بۆتەوە بۆ تاک بە تاکی کۆمەڵانی خەڵک ئەمە زۆر کارێکی خراپە و ئێمە ناتوانین لەسەر گەندەڵی بنیەی دوا ڕۆژی وڵاتێکی پاک و خاوێن و وڵاتێکی سەر بەخۆ دابنین.